خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێت لەگەڵ هاوکارانم بەیەکەوە ئەم شەو بەرنامەی ڕاهەنتان پێشکەشەکەین. وا بڕیار بوو دوا بەدوایەوەی کە یاسای بودجە و ڕێنمایەکانی بڵاو بێتەوە ئیدی موچە لە کاتی خۆیدا و لەگەڵ بەغدا دابەش بکرێت. بەغدا لە 18 مانگەوە دەستی کردووە بە دابەشکردنی موچە و بەڵام هیچ ئاسۆیەک نییە و دەنگ و ڕەنجی موچە لە هەرێمی کوردستاندا نییە. لە کاتێکدا بەردەوام شان دەڕوە شان دێت شان دەچێت نازانین کە کەی ئەگەنە ڕێکەوتن کەس هیچ بە میلەت ناڵێت. ڕاستیەکان چین لەکوێ گرێکوێرەکە هەیە. دوێنێ دوو وەزیر لێرە بوون پێچوو لە بەغدا زۆر دەستکەوتیان نەبوو بێت. لە هەرێمی کوردستانیش ئەوەندەی سیاسی بوو دیدارەکانیان لە چوارچێوەی موئەسسەساتدا نەبوو. بۆیە پرسیار دەکرێت کە کەی موچە دابەشەکرێت کەی پارەی موچە دێت کێ ئەو گرەیە ئەکاتەوە. ئەم شەو لە ڕەهەندەکانی ئەو بابەتە پرسیارەکەین لەگەڵ میوانە بە ڕێزەکانم بە ڕێز ڕێبوار محەممەد شارەزای پرسی نەوت و گاز خێربەی کاکرێبار، هەروەها بە ڕێز بێسو حەمە ساڵح پارێزەر ڕاوشکار بە خێربێ جەنابشتا، هەروەها بە ڕێز دکتۆر نەوزات هەمەوەندی شارەزای کارجێڕی و ژمێریاری لە هەولێرە و لەگەڵمانە بێ دکتۆر بە ڕێزیشتان بەخێر بێت. وڵا کاک بێستون لە جەنابتەوە دەست پێ بکەم وابزانم ساڵ و نیە بۆ 2 ساڵ پێشێستا بوو بە ڕێزت کۆمەڵێک مەترسیت وت هەر لێرە لە بەرنامەی ڕەهەند هەر بەرنامەی ڕەهەندیش بوو هەر شەوی جومعەش بوو تەکیدت لێ کردەوە کە گەر بدۆخەکە بەو شێوەیە بەردەوام بە یارێمی کوردستانە چێتە قۆناغێکی زۆر هەستیار و مەترسیدارەوە پێم وابێ پەلامارێکی زۆر یان دایت ئێستا بەداخەوە خەریکە بەداخەوە یان لە ناخەواڵم بەداخەوە خەریکە هەموو شتانی کەوتت جێبەجێ ئەبێ لە چه منتەڵەقێکەوتت ئێستا لەکوێ؟ زۆر سپاس سەرتا بە ناوی خۆی گەورە و میێرەبان سپاس بۆ میوانەکان تۆ بۆ ڕێست و بۆ بینەرانی خۆشەویست. لە ڕاستیدا ئێمە حەزمانە کرد ئەو مریشکە ئاڵتونیە هێرکەی ئاڵتون بکات بەڵام نەیکرد. هەموو داو دەستگا حکومیەکان هەمویانەوە بۆ چاوی خۆمان بەپێ ئەو قانونانی کەوا لە محکەمەی اتحادیەوە دەرەچێ ئەوە نەوتوغازە قانون نەوتوغازە قانونی هەڵۆشانەوەی پەرلەمان و درێژکردنەوەیەتی نەمانی دادگاکانە بەو شێوەی کە هەمومانی بینین هەموو ئەمانەوەی کردووەکەوە لە ڕاستیە سەرڕایەوەی کەوا پێشبینیەکان ئێمە ئەو پێشبینیانە من کاتی خۆشیەوە وتم ئەمە معتەیاتێکە مەخرەجاتی خۆی هەیە. اینجا لە سیاسەتیشتا شتێک نەناوی فاڵگرتنەوە بێ مەسەن تۆ ئەمڕۆ فاڵ بگریتەوە بڵی سپێنەوە بێ بەڵام من بڵێم چی خەڵکەکە خۆی متابعی شتەکان ناکە بە دوواداچوون بۆ شتەکان ناکە یا هەیشە ئەیشیکا بەڵام لەبەر ئەوەی کە مەیلی هەیە یا خۆی التزاماتێکی حیزبی یا حکومی هەیە قەناعەت ناکات بە شتەکە کە ئێمە ئێستا لە وەزعێکی خراپین. هیچ کەسە حەز ناکە وڵاتەکەی نیشتمانەکەی خاکەکەی داگیرکەران داگیری کات یاخود ئەو دام و دەستگایی کە دەیان ساڵەکەوە خوێنی ڕۆڵەی ئەم میلەتە و شەهید و ئەم هەموو ئەنفال و کیمیاباران کراوە بین ئێمە لە کونفەیەکوونێکە حەسکەین دارمێت. بەڵام بەداخەوە ئێمە یعنی تۆ ئەڵی چی لێمە لە وەزعێکاژین لە عێراقا بە دەلیلی چیژەوەی کەوان نایڵن بەر بەسیترین شدەر مەسەلەی ڕیفراندۆم ئەوانە گەر مەسەلێن ئەوان بیانویستایە خۆهەرێم بە دەستور قەوارەکەی پارێزراوە. بەڵام مەترسیەکان هەموو ئەمانەوایە کردکەوە بۆچوونەکان ئێستاش لە هێزال بەردەوامە هەم بۆ سیستەمی حکومڕانی لە عێراقا و ئێمەش جزئێکین لە عێراق ئێستاش ئەو گۆڕانکاریە من ناڵێم سیستەمەکە دائەڕمێت بەڵام بەم وەزعی ئێستا ئەم تەحەشوداتی زلێزەکانی کە لە ڕۆژەڵاتی ناوینە هاتوون ئەومان پێڵێ کە وەزعی عێراق لە ناویشیانە هەرێمی کوردستان پێیان خۆشە با بڵین هەرێمی کوردستان بەدام و دەستگا هەرێم نییە بەشتی تر ماوەتەوانێ لە ژێر مەترسێکی گەورەیە خۆ ئەگەر ئەو مەرجانە کە بەغدا ئێڵێت و بەغداش لەسەری ئیلتیزامات و مەشروطاتی دەولی لەسەر نەکرێت بەتاچی دێمە لایەزال لەو گۆمەیان کە وەکوتم مریشکەکەمان زێڕە بەڵام هێلکە زێڕینەکە هێشتا بۆ نەکردین و هەر بەردەوامە. زۆر باشە کاگرە بە ڕوخسەتی جەنابەت دکتۆر نەوزاد بەپێی بە دوواداچوونەکانی تۆ ئەو هەموو شاندەی ئەڕوا و
بەردەوام بە ڕێگاون و دواخرا دوانەخرا ئەچەند هاتنەوە سعات 12 شەو گەیشتن ڕێککەوتین ڕێک نەکەوتین بەڕاستی ئەم وردەکاریانە چێت لەکوێ سەری ناوە بە ئاسێوە بۆی کە نەگەن بە نەتیجەیەک خەڵک لە چاوەڕوانیە بۆی شتێک موچەی بۆ بێت ئەوە تا دیسان زۆر بەسەرەوەدا تێپەڕی کە موچەی مانجی حەودا بەشکرێ و خەریکە مانجی هەشتیش ماڵاواییمان لێەکە. سلااو لێەوە سلااو لە بینەرانی خۆش بەڕاستی ئەم هەرێمی کوردستانە و ئەم نەتەوەی کووردا ئەوەندە بێبەختە بەڕاستی لە کاتێکدا ئەو پەڕی دەسەڵات و ئەو پەڕی پەیوەندەکانمان لە بەهێزیدان و لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە سەرپێکانی خۆمان وەستا بووین و پەیوەندەکانی ناوخۆی نێوان حزبەکان زۆر پتە و زۆر تۆکمە بوو و یەک گوتار بوون یەک ڕنگ بووین لە بەغدا بەڵام دانووسان و گفتوگۆ و لێک تێگەیشتنمان نەدەکرد لەگەڵ بەغدا بەڵام لە کاتێک کە حکوومەتی مرکزی بە هەموو پێوەرێک لە ڕووی سیاسیەوە لە ڕووی عسکەرتاریەوە لە ڕووی ئابوووریەوە هەتا لە ڕووی یاساییەوەش باڵا دەست دەبێ ئینجا بە تواناکانی خۆی هەرێمی کوردستان بچووک دەکاتەوە و لەم قالبەمان دەگرێت کە خۆی دەیەوێت لە ڕووی عسکەرتاریەوە هەرێمی کوردستانی هێندەی تر لاواز کرد بینیمان لە ڕووی یاساییەوە هەر ڕۆژە و بیانوێک بە هەرێمی کوردستان دەگرێت چونکە لە بێدەسەڵاتی خۆمان و لە ناتەبایی خۆمان ئەو پەڕی بێهێزیمان هەیە لە دانووسان و لە گفتوگۆکانمان لەگەر بەغدا بەڕاستی شاندی هەرێمی کوردستان کاتێک دەچێت من پێم وانییە بەرگەی ئەم خەڵکە بەتوانە و بەهێزەی لە ڕووی دارایی و لە ڕووی نەوتەوە و لە ڕووی بودجەوە بگرن چونکە بەڕاستی ئێمە خەڵکی سیاسی دەنێرین ئێمە خەڵکی نزیک لە خۆمان نزیک لە ئەحزابەکان یا پلەیەکی حکومی یا حزبی یا هەر جۆرە بابەتێکی تر تۆ دەبێ ئەو کەسانە بنێری کە لەم بابەتە بەڕاستی زانیاریان پێ و لەو بابەتە سەر دەردەکەن بۆی لە عێراقێکی حەزارەتەکی کۆن و خاوەنی هەزاران بڕوانامەی بەرزی دارایی و ژمێریاری و تەکنیکی و هەموو جۆرەکانی تر کە ئێمە ڕەنگە خەڵکی زۆر بەتواناشمان هەوێ بەڵام کاتێک نەچنە سەر مێزی گفتوگۆ ئەنجامەکەی هەر بەم شێوەیە دەبێ ئێستا لە بێبەختی کورد دەبینین باوشی وەزیری نەوتی عێراق ماڵ ئاواییمان لێ دەکا شاندەکە دەبێ بگەڕێنەوە یان نەتوانن سەفەر بکەن لە هەمان ڕۆژدا خوشکی و کسێکی گیان لە دەستدەن ئەمە هەمووی دەبێتە بارگرانی و نەهامەتی بۆ کورد بەڕاستی وای لێهاتووە چاوەڕێی ڕەحمی و بەزەیی حکوومەتی مرکزی بن کەی برێن شاندەکانتان بێ یا گوێتان لێ ڕادەگرین یا باشە دکتۆر بۆنەوە هەموو سەفەرە نەگەیشتونەتە ڕێکەوتنێک مەسەلەن بابەتانە خەڵک پرسیاری ئەوەیە کە بۆچی لەو هەموو سەفەرە نەگەیشتونەتە ڕێکەوتنێک تا گەیشتەوە حادیسەی بەسەر وەزیری نەوت داهات بەڵێ عفوم کە پرسیارەکەتم جێ لێ نەبوو بەڕێز دکتۆر نەوزاد وتم ئەو هەموو سەفەر و شاند و هاتن و چوونە کرا بۆ نەگەیشتنە دەرەنجامی خۆ ڕەنگە پێویستی بەو هەموو وردەکاریە بۆ دیتەیڵە گەورەیە نەبێت یان وردە نەبێت بۆ هەتا نەگەیشتە سەر ئەوەی باوکو و ئەوانەی مردن یعنی ئەو حادیسەی ڕوبەڕووی وەزیری نەوت بۆ ینی بەدبەختێکە بۆ ئێمە دروست نەبوو ڕاستە ئێمە لە کاتێکدا بەلاوازی گفتوگۆمان لەگەر حکوومەتی مرکزی کردووەوە بەلاوازی چۆنێتە ئەم گفتوگۆیە کە لە ئەنجامی بەرزکردنەوەی داوایەکی حکوومەتی مرکزی لەسەر تورکیا و وەستاندنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای بەندەری جەیهانەوە ئەمان هەموو وای کرد هەرێمی کوردستان هەتا پەیوەندە نێودەوڵەتیەکانی پەیوەندی ئابوووریەکانی و لە ناو خودی ناوخۆشی کێشەی بۆ دروست بێ و بەشێکی زۆریشی لە ئەستۆی خۆمانە ناڕێکی ناتەبایی فرە وتاری و فرە گفتاری لە گەڕ حکوومەتی مرکزی ئەمە وا دەکات ئێمە هەندەی تر بەلاوازی دەربکەوین بەڵام حکوومەتی عێراق زۆر لە مێژە هەر لە شاشەکەی جەنابیشتانەوە باسم لەوە کردیە لە دوای ئەوە دەگەڕێت چۆنیەتی وشکردنی سەرچاوەدارایەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی
بتوانێت لە ڕووی ئابوووریەوە حکوومەتی هەرێمی کوردستان بچووک بکاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بێدەسەڵات بکات. ئێمە دەبینین پرۆژه یاسای بودجێ عێراق هەموو دەستە و دوعاوەستا بووین بچێتە بواری جێبەجێکردن و یا بچێتە پەرلەمان بۆی پرۆژه یاسای بودجە پەسەند بکرێت کە دەبینین پەسەند کرا ئێستا لەسەر ڕەفەی پەرلەمان ماوەتەوە تۆزی لەسەر نیشتووە. ئەمەوا دەکات درێژە بەم بارودۆخە ناهەموارەی عێراق بە گشتی باوە هەرێمی کوردستان بە تایبەتی چونکە هەرێمی کوردستان لە دوای 25 سێوە بارودۆخێکی ناهەموار و نادژوار و غامز چاوەڕێتی چونکە ئێمەستە لە بارودۆخێکی زۆر خراپین. داوا دەکەین بودجەی تەشغیلی هەرێمی کوردستان بنێردرێ موچە خۆرانی هەرێمی کوردستان بنێردرێ. ئەمانە هەمووی وا دەکات هاوڵاتیەکانی ئێمە موچەخۆرەکانی ئێمە هێندەی تر دەنجی ناڕەزایی و نیگەرانیان لێ بەرز بێتەوە. پێم وایە حکوومەتی مرکزیش وەکو کارتێکی فشار ئێستادا بەرامبەر ینی پێت وایە بەڕێز دکتۆر نەوزاد پێت وایە کە خەلەل لە هەرێمی کوردستاندانە ئێستا باز لەوە دەکرێت کە ئەو ملیار و نیو دۆلارەی کە ئەو بلومبێرگ واڵێ کە ئەو ملیار و نیوەی کە ئەبێت تورکیا بیداتەوە عێراق لە سەردانەی هاکان فیدان داوای کردوکە هەرێمی کوردستان بیداتەوە. ئێمە لە کوێمان بوو؟ بەڵێ هاکان فیدان هاتنەکەی بابەتێکی زۆر هەستیاری لە خۆگرتووە و سەردانەکەی بزات 1970 لە بۆ ناساندنی بابەتی سیاسیە بۆی پەکەکە وەکو تیرۆریست بناسێنێ و پرۆژه و بابەتی ئاو بەردانەوە و گلدانەوەی ئاو ئەمە لە خاڵە هەرە جەوهەردارەکانی ئەم بابەتەیە بەڵام خۆی لە خۆیدا جۆرێک شلەژانی ناکۆبوونەوەی و ناتێگەیشتن لە نێوان تورکیا و عێراقدا هاتوو لەگەر هاتنی وەزیری خارجیەی تورکیا وەزیری نەوتی عێراق لە تورکیای بوو لە کاتێک باسی هەناردەکردنەوە و دووبارە هەناردەکردنەوەی نەوتی کوردستان بکرێت دەبێ وەزیری نەوتی عێراق ئامادەبی و گفتوگۆ لەگەڵ ئەم کەسەدا بکرێ کەچی دەبینین ئەو لە تورکیایە. بەڵام حکوومەتی عێراق کەم تەرخەمیەکی لەوەیدایە و ڕەنگە بە ئەنقەسیش ئەم بارودۆخە بەم شێوەیە ئیدامە بداوە درێژەی پێبچێشی چونکە خۆی لە خۆیدا نەبوونی بودجە نەبوونی پرۆژه یاسای بودجە کێشە و گرفتی زۆر بۆ عێراقیش دروست کردووە و بۆ هۆکارێک بە ڕێژەی بێکاری گەیاندۆتە زیاتر لە 16.7 و ڕێژەی هەژاری گەیاندا سەروی 125 و هەڵاوسان بە ڕێژەی 112.3 زیادی کردیەوە. ئەمە وای کرد ئەم پرۆژه یاسایەکە پرۆژه یاسای بودجەمان نەبوو خۆی لە خۆیدا ئەم کێشانەی زیاد کرد کەچی لە پرۆژه یاسای بودجەی 2023 و 24 و 25 سندوقی یاسای سندوقی گەشە پێدانی پارێزگاکانی کردوتەوە کە گوژمەیەکی زۆری بۆ تەرخان کردووە و پارێکی زۆری بۆ ئەم پارێزگا هەژاران و تەرخان کردو بۆی ڕێژەی بێکاری و هەژاری هەڵاوسانیش کەم بکاتەوە کە ئەمانە هەمووی بارگرانین لەسەر بودجێ عێراق و لەسەر شانی هاوڵاتیان. ئەگەر ڕێمە لای بەڕێستان بۆی زانیاریەکان زۆرتر بن کاک ڕێبوار پێت وایە بۆچی ئەو هەموو شاندا ئەڕواتە بەغدا و ڕێک ناکەون مەسەلەن خۆیرە عێراق وڵاتێکی موسەساتی چ ڕەبتی بە مردنی باوکی ینی وەزیرەوە هەیە ڕەنگەوە چەند ڕۆژێک تەعزیەک دروست بکات بەڵام خەڵکی تر هەیە و مەسەلەن پێم وانێ بابەتەکە ئەسڵان ڕقەمەکانی بودجەوە ناردنی پارە بۆ موچە پەیوەندی بە وەزیری نەوتەوە هەبێ پەیوەندی بە وەزیری داراییەوە هەبێ مەسەلەن بۆ ئەمانە ڕوو ئەدا پەیوەندی بە چ دەست بادانێکەوەی لە کوێوە سەری ناوە بە گرێ کوێرەوە. زۆر سپاس بۆ میوانداریتان. لە ڕاستیە ینی قسەکردن بەرپرسیارەتیەوە ئێستا ناوانەی هەزاران خەڵک تەماشای ئێمە بکەوە بێوێت وشەیەکی دەستکەوێت کە دڵخۆشی پێ بکات. من نامەوێت ینی بەرچاوی خەڵکی کوردستان با بڵێن چەواشە بکەم یا زانیاری هەڵیان بەمێوەی کە هەرێمی کوردستان لاواز بووە و دۆخەکە نازام خەتەرە و چیوانە من بە پێچەوانەی کاک بێسون و دکتۆرەوە بۆچون وایە کە ئەمە بچووکردنەوەی هەرێمی کوردستانی بەڵکو و ڕاستکردنەوەی ڕێڕەوی دەوڵەتداریە. ئێمە تا ئێستش بڕیاربەدەستانی لە هەرێمی کوردستان فێری ئەوە نەبوون ڕێز لە یاسا و دەستور و بنەماکانی دامەزراوی بگرن بەڵکو خۆیان لەسەر و هەموو شتێکەوە دەبینن. ئێمە لە 91 راپۆرتمان کرد تا 2023 بە دیفاکتۆ خۆمان ئیدارەدا و جۆرێک لەسەر بە خۆیمان و بە هەمان عقلێتەوە دوای 2023 پەسەندکردنی دەسوور هەمان عقلێت لە مێشکمانە تاکو ئێستش بەردەوامە بۆیە تووشی ئەم حاڵەتە بووین کە ئێستا لەناو بازنێکە دەخولێنەوە کە نازانین ئەم سەر و ئەو سەرەکەی چییە.
بۆیە دەبواە ئێمە هەر لە دوای 2023 پەسەندکردنی دەستورەوە بەغدا کە یعنی لەلایەک جێگەی هەموو چارەسەری کێشەکانی ئەمە و لایەک تیرشەوە کە هێزێک بە هەمان عقلەتی سەردەمی ڕژەی پێشوو ئیشەکات دەبێت ئێمە لەوێ خۆمان ساخینەوە لەوێ شەڕی دەستوری خۆمان بکەین ئەگەر ئێمە لە سەرەتاوە دەستمان بۆ مادە دەستوریەکان بردایە دەستمان بۆ ئەو هەموو با بڵێن دەستە و هەیئاتەی کە پێویستە دروست بکرێ و پارێزگایی لە مافی هەرێمی کوردستان بکردایە پەنامان بۆ دادگای فیدرالی بردایە ڕۆژمان بە ئەمڕۆ نەئەگەیتوە عێراقیش کە دەبینین دوای 10 ساڵ تۆ لە بێمنەتی و سەربەخۆی لە 2014ەوە تاکو 2023 بێمنەتی بەرامبەری دەوڵەتی عێراق وەکو دەوڵەتێک تەعاملکردن و هەماهەنگی لەگەڵ دەرەوەی عێراق ئێستش ئەویش هەموو بەرنامەکانی ئەوەیە کە بتێنێتەوە سەر ساحەکەی گۆڕەپانی دەستور و لە چوارچەوەی دەستورە تەعامل لەگەڵاکە لە ڕاستیە کێشەکە ئەوەیە کە هێشتا هەرێمی کوردستان ئامادە نییە لە چوارچەوەی دەستورە و مافە دەستوریەکانی خۆی بگرێت و شەڕی مافە دەستوریەکانی خۆی کە بەڵکو دەیەوێت بە مراوەغە و یاریکردن و نازام یعنی بە قسە ئامادەیە لەگەڵ عێراق ڕێکەکەی بەڵام لە کردارە ئامادەگینی ئێمە دەوڵەتێکین هەرێمێکی لە چوارچەوەی دەوڵەتێکی فیدرالیە و پێویستە ینی پێتوە هەرێمی کوردستان بۆ ماتەڵاکە بەغدانیە نایوە سەر بەغداد ینی بەپێی ئەوەی کە هەرێمی کوردستان 10 ساڵ سەربەخۆ با بڵێن نوتی خۆی فرۆشتووە و وەکو دەوڵەت تەعاملی کردووە بەغداش کە دەبینین لە پرۆژه یاساکانی ساڵانی ڕابردوو بە تایبەتی ئەو پرۆژه یاسایی کە ئامادەکراوە بۆ 2023 24 25 هەمووی کێڵگەیەکی مین و بۆ هەرێمی کوردستان بەڵام لەگەڵ بڕیارەکەی دادگای پاریسا کە نەوتی هەرێمی کوردستانی ڕاگرت تۆزێک نەرویان وان بەڵام لە کاتی خۆشیە ئێمە بابەت و شیکاری وردمان بڵاو کردەوە و تەنانەت گەشت لە دەستی بەڕێز سەرۆکۆمار کە ئەمە کێڵگەیەکی مینە و بە هیچ شێوەیە ئەم پرۆژە یاسایی بودجە جێبەجێ ناکرێت چونکە بۆ هەر با بڵێن هەنگاوێک کە بەرامبەر بەرەو هەرێم بنرێت مەرجی تعجیزی و قورسی تایە بۆ نمونە ڕۆژانە هەرێمی کوردستان 400,000 بەرمیل ڕادسی کۆمپانیای سۆما بکات ئایا عێراق دەتوانێت ئەمە ساخکاتەوە کە لە 23 پێنجەوە بوو لە 25 2023 نەوت ڕادسی سۆمۆ کراوە تا ئێستا عێراق نەیتوانیە ئەو 400,000 بەرمیلە با بڵێن ساخکاتەوە لە بەرامبەر بودجە نانێت کاتێکە ئەگەر بێت و بەشە پشکی هەرێمی کوردستان بنێرێت لەو لاوە ئەندام پەرلەمانی سکاڵا تۆمارەکە لە دادگای فیدرالی ڕێسەکەمان لێکا بەخوریەوە بۆ نمونە ینی شروعێکی تعجیزیتر بەڵام ئێستا سۆمۆ پەیوەندی بە سۆمۆیەوە ئێستاوە لەسەر هەرێمی کوردستان نەماوە کاک ڕێبار بەڵێ ئەڵێ ئامادەم فەرمووی بەڵێ عێراق ناتوانێت نەوتەکەی هەرێمی کوردستان ساخکاتەوە و ئامادەش نییە پشەکە بنێرە لە بەرەوەی نەوتەکە ساخ داهاتی نەوتەکە نەچۆرچە دەسی ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان خاڵێکی تر لە 2023 چی بودجە پشکی بودجات و بەرەمی کوردستان تاکو ئێستا کە نێراوە دەبێت لە ماوەیەکی کەما وردبینی بکرێت ئایا هەرێمی کوردستان ملیار و نیوەک بەرمیل لەوتی فرۆشتووە 10 ساڵە بودجەی نییە کەس نازانێت داهاتی هەرێمی کوردستان چی لێ هاتووە تەصحیح حساباتی پێشتر نەکرا لە ماوەیەکی قیاسی کەمە ئەم هەموو ملیار دیوانیان هەموو ئەوێت بە دڵنیاییەوەیانەوە مەرجێک لە مەرجەکانی یاسا ئاسانە ئەمە پاکتاوکردن ئاسانە کەەوە ئەوەتانێت دەبینین دەیان شروعی تعجیزی قورسە ناو یاسای بودجا هەیە و بە قەناعەتی من لە داهاتشە ناتوانێت بە ئاسانی جێبەجێکرێ و بۆچوونی من وایە و کاتی خۆشی ئەوم ڕاگەاندە کە پێویستە مەلەفی نەوت لە مەلەفی پشکی هەرێمی کوردستان جا بکرێتەوە و تەعاملێکی ینی جیاوازی لەگەڵا بکرێت بەپێی مادەی 111 دەواوی غاز و نەوتی عێراقی هەموو خەڵکی کوردستانە ئێمە لە نەوتی بەسرە مافمانەیە پشکی بودجەمان بۆ بێت و بەپێی مادەی 112 شەروەها و دوجار مەلەفی نەوت بە شێوازێکی ئەمە دووەم سێم چییە ینی مەسەوانە خاڵەکانی ترسیە هەرێمی کوردستان ناتوانێت ئەو پاکتاوانە بکە ناتوانێت 400 تەسلیم کە بۆیە ئەو هەموو شاندا ئەچێ و دێت هەرێمی کوردستان ینی تا ئێسش لەو شیرینیەی کە ئەو هەنگوینەی کە پێشتر دەستی تیا بۆ ئێسەوە ینی دەستی بە ئاسانی دەستی دەهڵناگرێەوە دەوڵەتانی هەرێمیش بەشدارین لەوە و ئەگەر بێت و ئەم نەوتە ڕادست بە تەواوی ئەمە لەفەر ڕادسی دەوڵەتی فیدرالی بکرێتەوە ئەو کاتێک خەڵک قازانجەکەەوە بڕیار بەدەستانی پێشتر زەرمەند دەبن و ئەو دەستکەوت و داهاتی پێشتر هیان بوو دەستیان ناکەی بۆیە ینی ئێستا خەڵک بەبارم تۆ گیراوە بەتاکید ینی ئێستا خەڵک زیانەکە و ئەو بڕیار بەدەستانی کە پێشتر نەوتیان یاریان بەنەوت کردووە ینی لە ئەنجامی ئەم ڕێکەوتنە لە ئەنجامی ساختکردنەوە لە چوارچەوەی دەستورە زیانی گەوریان پێدەگاوە بۆیە هەم بڕێ بەدەستان و هەم دەوڵەتانی هەرێمیش کە بەشدارن تێە و ئاسانی تا پیان بکرێتە سیمی یاوەتەکە نابن چونکە بە بڕیارێکی دادگای ژووری بازرگانی فەڕەنسی ئەم بڕیاردراوەنەک بەخواستی هەرێمی کوردستان و لایەکی تر زۆر باشە کاک بێسوونەگەرە و ململانەیە ئەو یاریکردنە ئەو مەرجە تازیزیانە بەردەوامە دۆخەکە بەرەوچوو هەنگاوانێت وەڵام من ئەمەوێ سێ خاڵ باس بکەم شتەکان تێکەڵ نەکەین بێ بۆی تێکەڵەیەک دروست نەبێ سەرەداوەکان بژاکێت و نەزانین لەکوێوە دروستکەین ئەبێت جیاوازی بکەین لە بینی دەستور قانونی بودجە
لەگەڵ ئەو قەرزەی کاتوتە سەر لە فەڕەنسا کاتوە سەر هەرێمی کوردستان. ئێمە چی پێکمانە بەستێ لەگەڵ دەوڵەتی عێراقا؟ دەستور هەمومان دەنگمان بۆیەوە. لە ناویانە یەکێ لە شتە گرنگەکان کە قانونی بودجەیە کە ساڵانە ئیراد و خەرجیەکان بۆ ساڵێک دیاریەکرێ، ئەم جارە بۆ 3 ساڵ کراوە. ئەوانەی کە دەنگیان بە بودجە داوە بۆ ئەم 23 و 24 و 25 پەرلەمانتارەکانی یەکێتی و پارتی و ئەحزابەکانی تر بووە. خۆ ئێمە نەبووین، خەڵک نەبووە، وایە؟ کەواتە تۆ گەر بێی مادەی 11 و 12 و 13 بە تایبەتی مادەی 12 ئەلف با جیم دال، ئەمە تۆ ملزەمی هەر چواری ئەمانە تەطبیقەکەی فقرەیها ئەچیتە سەر فقرەیە لە مقابل تۆ وەکو چۆنڵێ حقوق و واجبات دەیە، تۆ واجباتەکانی خۆت هەرێمی کوردستان ئەلف و با و جیم و دالە، نەوتی و نانەوتی، واردات، زەریبە، هەناردەکردن و هاوردەکردن و ئەم شتانە هەموو ئەمانە ڕسوم ئەمانە هەموو کۆکرێتەوانێ. کەواتە تۆ تا ئەلف خاڵی ئەلف دەنگتان پێداوە. بۆ دەنگتان پێدا؟ بۆ ئەڵێن مین نییە. مشەڕع کە دانیشێت لەوێ نوێنەری یەکێتی نییە، نوێنەری پارتی نییە، نوێنەری هەموو عێراقا. ئەبێ هەموو مەسەلەکان ئاخر کە ئێماڵین خەڵکی شیاو بۆ شوێنی شیاو لەگەڵ ڕێزمە. ئیختیساس زۆر مهمە لەم شتانە. من بۆ ئەو ناڵێم کە ئەم خەڵکانی کە لەوێن نەیانتوانیوە، بەڵام تۆ تەسریحی ڕۆژنامەگەری جیاوازە، ئەساسی دەستوری جیاوازە. تۆ بودجە ئەڵەی من هەموو ئیلتیزاماتی خۆم بەڕێیەکەم، لە مقابلایی مەقاسە ئاکرێت. مەقاسەکە چۆنە؟ حکومت چۆن حکومەتی عێراقی چۆن ئەمە یەکلاکاتەوانێ؟ زۆر شتیان کردووە، مەسەن لە مانگی سێوە ئەم ساڵەوە کە نەوە دووەستاوە بەوەی ئەو قەرارەوە قەرز هاتووە، قەرزەکە هاتووە، فەرمونون لە کوردستانە لە 2014ەوە قانونی بودجە نییە، کەس نازانێن پارانە بۆ شوێڕوە. منطقە تۆ 250 میلیارد دلار لە 2008ەوە تا 23 نەوتت فرۆشتووە، ئێستا 30 میلیارد دلار قەرزات بین. ئەخر وەرە کاکە وەرە ئێمەسا هەرسێکمان شەریکین، ئەچین بۆ معقولە من لە ئێوە دەوڵەمەندتر بم، عینەن سوودمان دەسەکەوێت، عینەن منفعەمان دەسەکەوێت، عینەن زەرمان دەسەکەوێت، من لە هەمووتان دەوڵەت کەواتە فیا ئینە، وایە؟ ئەمە لەلایەک. ئەنجا من یەک شتی تریش بڵێم، من لە پێشەوە بۆ پەرلەمانتارەکان لە ڕاستیە ئەمە حەل لە مەحکەمەشا وایە، لە نێوان خصومە قین نییە، بوغز نییە، قانون هەیە. تۆ بە قانون بەسراویتەوە، چاوی من تۆ کە باوەڕت پێ ئەنراوە، قەناعەتت پێکراوە، قوارەیەشی لە دەستوری عێراقا، ئەبێ ئیلتیزاماتەکانت جێبەجێ بکەیت. هەڵەسی ئابووری سەربەخۆ ئیعلانەکەی، هەڵەسی نەو دەفرۆشی، هەڵەسی بە قاچاخیە بێ، هەڵەسی ئەیبیت و نایێتەوە. سێ وەزیری حەقیبەی وەزیری سامانە سروشتەکان هاتووە تەحەدای ئەکبەر واحدەکەم لە 4 کە زیاتر، حتا ئەو لیژنەی کە بۆی یاسانەوتی کوردستان ئەنجومەنی یاسای نەوت بزانێ ئەو شتە چیە و چی نییە. لەبەرەوە ئێمە نابێ هەموو پاساوەکان وا بێنینەوە کە ئێمە خەڵک زەرەکە، نەخێر خەڵک زەر ناکە. ئێستا ئەحزاب بێڵێ بەیانی لەگەڵ هەژدە هەموو مانگەکە موچە و بودجەی هەرێمی کوردستانیە، بەس ئەحزاب نایەڵێت، خۆیان نایەڵن، دەستیان پیاچ زاوە بەشتەکە. یعنی لە وەزعێتێکان لە زەلکاویەکان لێسا هەمومان ئێمەش لە باخیرەکانی لەگەڵیانە، ئێمە ئەمانە یارمەتیان بین بە خراپ سەیرمانەکەن. کاکە ئێمە ئەگەر ئینتیما و ئەرکی نیشتیمانی نەبێ، من بۆ خۆم پارێزەرێکم، نەبوو جەمەوێ، نەموو چەمەوێ، نایشتێکمەوێ، بەڵام پێم ناخۆش خەڵکیش بژی، پێم ناخۆشە هاوسێکەم من هەم بێ ئەو نەی بێ، من سیارەکەم سیارەی 23 بێ ئەو سیارەی نەبێت، ئەو چاوەڕێ و کامناڵەکەی لە خوێندنی تایبەت این کات نەیبێت. کەواتە ئێمە هەڵەکان خۆمانی ئەو دەسەڵاتەیە کە بەدەسەڵات و ئەوەشی کێسە خۆی ناوە، وەلو من ئیمانم بە ئۆپۆزیسیۆن نەماوە، هەر لە 2014 ئۆپۆزیسیۆن نەماوە، شتێک نێناوی ئۆپۆزیسیۆن بێ، هەمووی لە وەزعەکایە، هەمووشی ئەوەشی کە ئێستا ناڕەزایە بەرامبەر بە یەکێتی و پارتی، ئەمە لە هەنگری یەکێتی و پارتی نییە وەکو دەسەڵات وەکو حکومڕانی، مشارکن لەو وەزعەیە. چەندین وەزیریان هەیە، چەندین پەرلەمانتاریان هەیە، چەندین خانەنشینیان هەیە، چەندین پێشمەرگەی دێرینیان هەیە، کەواتە ئێوە ڕازی بوون ئەوەی پارتی یەکێتیەکە ئێوەش لەگەڵیان نابوون. لەبەرەوە شتێک نێناویت ئۆپۆزیسیۆن. ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی ئەو بەرنامەیە کە حکومەتێک یێتە پێش بۆ 4 ساڵ ئێوە بەرنامەکەی تەطبیقکە، بەغێری ئێمە هەر مساومەیەکەی تۆ شەریکی لەگەڵیان. بینە سەر قەرزی
ئەو داوایی کە دادگانیا بژوانی بەتەکیید ئەم نەوتەوە کووتم ئێمە چەند ساڵ ئەم نەوتەمان فرۆشتووە ئێستا قەرزدارین لەسەری یعنی منطقە ئێمە سەرمایەکمانەیە خۆی گەورە پێبەخشیوین فرۆشتومانە کەس نازانێت لەکوێیە وەرنە پەرلەمانەوە کاکە پەرلەمانەکەشتان داخست باشە راستای نەوت و غاز نەما ئەی بچین بۆ کوێکەواتە ئەبێ بچینەوە لای ئەوێ لەبەرەوە مادەی 12 زۆر وازەحە من لەگەڵ لوغمانیم بۆ قانون بەدەقە يعني لا اجتهاد في مورد النص كتو دقيق دنگت بيدا مدمانت بيدا سروكايتي كومار تصديقي كر كواتتو رازيت ابي التزاماتي خود بجيبيني نايكي فرم ورا خواروا با مجموعيه جنج بيت بيشوا يعني منطقه يعني سيدو صال ايوا من نالم بايشتي بمنت با بارتي بمنت با حزابه كان يتر بمنت ام وجهانا بقورن خلشي مختص بينن بورد بينن تشكيلات كان كاك من مخد صلاته بلا دكتور ما خد صلاته كاغربوار ما خد صلاته بلا استفاده لتوانا كان يمكن ايما سي صاله بتايبتي لدواي درزبوني وزتنوي قرانو ايما ام قوانين لينو كاكا بورد كاكا اختصاصي كاكا مستشار بين سروي كا ام وصعبه شيكا قانوني بودجيه يك زايد يكا هيش بيزنك اخو ما يمكن انت با اوان يان ايمن كاغسون بصراحه بيلين يعني اوان يان ايمن يعني بابا ممكن التزامات خومان جبجيناكن كاكا التزامات تو توقيعت كردوا اتفاقي شنو قانونا قولترين قانون لحكومتي فيدراليه قانوني بودجيه وارداته هموش كان دبي بقرته بويه بنوته وبنانوتيوه لسر مسألة أو كفري أو كوا أم شاندا كروي شاندا جرت خوار بيج مردنكا ولو خو قدر كز نازانه شيء أمريته شيء نامره معقول شاندي روجي هيني تجيبو آخر شد آخر أزمة كدروسية كان كلاكية كان لسر أزمة كان يتر ده بيجاتي وشاندي شيء زحمة النبي يعني بني كردستانية هم يبارتين كاكا خويا نتشن خلق كان بينن لو وزيري هي ناويتشيا دروي عراق هر بارتي حصي بارتيا كوتار خويا نشتكانا كانوا لو ستريشنو ده باشا لدنيا خويا بوا شان ديك او نبي اجندا به جمعه روجي اصلاحتها يعني تو خلق خلطيني بكرديكي امان جيلين دولار ايوا يعني منطقة يعني وعدتان ورقرتوا بجمعة بين بو إلا جمعة بو إلا جمعة أنت دوايا حدث قومة وزيري نو تشربتي بموضوعها ديان مستشار وخلشي مختصة بو أم موضوعة لجانة رقابي ديوانة يعني كاكا أمشتان أنت تو بيجواي أصلا وزيري نو دعني شيء لو بكم نخداناني شيء چونك اوان استيما شي شمان اويا شي شمان تدقيق كرنا من خزقه بمنه لقى الخومه اصلا اقتراح كان كردوا او تصفيه نكري يكسند لبغاوه نايد بو كردستان ايت امر اسبري بياني اسبري بدو بياني اما لبر خاطري خاطران ماني لبر خاطري امريكا ماني لبر خاطري فلان سفير اما نازن اتوي بشك دي العراق بقانوني بودجه التزاماتي خود ورا بيشوا ناتواني تحملي مسؤوليتك كيبكا اختلاس كراوه روش كاكا اما مشتا يعني او اما بلين اما ام نظام ما نخوشنا طبعا عراق بوهم بيسروا بري خويا بوهم كاكا او باشا من يكبر سياركم بو ريغان كحكومتي عراقي وتي منها موج ديمانيا لقال سرموشي خوما موشي كردستان نيرم باشا بو ريغان موچا با قوارك بمني بار بارز جاي موشي خوي بو ابي بشتا هاولير وتوزيع بكره ام فردانه يعني معقولة تو بلوريس أي بعد إمام نظامي بانقي مانية لوريا كورجرا بارك دركوت يعني براسي أما قالت بيكنا ملته كج مستحقة براسي يعني تينا قال من زامبوشي كاكا من استاج يلم من يشكم لو أنا دفاع تاسر يسقان لموضعاكم بتشاك بإصلاح ناكري تغيير كري تواو إصلاح نلا عراقا نلا كردستان إصلاح شونك بو فساد جيشتوت السر موخ يعني بدس ايمانيه مو فساد كان ديني اخلاقي اجتماعي سياسي اقتصادي لبرا ابي وجوه بقورت ابي قناعت كان دساودس كدني اشياني د صلاه بيت قوري اما من نايل اما امريكا او تحشداته او مجبلوتي كيسه نايت الرجلات ناوين وبتانه ونتانه سيقوناغا
ئەمە من نایڵێم ئەمە خۆیان مەسادری خۆیان سەرچاوەکان ئەڵێ ئێمە ئەمە کە هاتوین ئەم شتاکەین جزئێک لەو شتە تەغیرە لە عێراق بەڵام لە معادلەکە کورد زۆر وەزعێکی لاواز زۆر هاوکێشەیەکی سست یعنی لە جێی نەبووانە بەڵام تۆ لە ڕووی شکڵەوە کە ئەبینی بەڵێ شوێنی دیوەخانی پێشوازیکردنەکان هەموو ماوادەکەی لە ئیتالیا هاتووە هەمووی هۆڵندیە جوانە ئەم خەڵکە هەیە میوانە اینجا دوایەوە حکوومەت با بڵێن وەزیری دەرەوەی تورکیا کە هاتوو بۆ سێشت هاتووە کاکە نەوت ئاو ئەمن نەوت ئەو کێشەیە کە ئەڵێ ڕێگەی پێنایەن ئەوەش هەر ئەوان وایان لێ نەکردووە بەڵێ ڕادەستینەکەن ساڵە 6,000 بەرمیل ڕۆژانە بە تەنکەرە چێ بۆ تورکیا جا من ئەوە نمونەیەک حاجیمەکی خۆ ئافریقا تەمسیلیشی هەیە ئەوەنی قەرزدارە بێت ئەڵێ کابرا بانکات تاملاوە پێشەوەی هەڕاجیکەن ئەڵێ کاکە 1000 دینارم بەرە نییە وەردەوەرە یێتە سەرڕێ دینارێکم ئەڵێ دەبابێ کاکە ئێستا ئەمانیشیان بەدەستەوە نەماوە تۆ کەواتە کوێت بەدەستەوە ماوە حکوومەتی اتحادی فیدراڵە کاکە بڕۆ ڕێکەوە لە غرور و لە جەبەروتی خۆتان دابەزێنن وەڵڵا چی ڕۆشتووە چی کراوە چی نەکراوە هەمووی جەر دەکرێ هەمووی بە حسابات ئێمە حسابی بانقیمان نییە ئەمان وازانن ئێستا ئەمریکا قسێکی جوانی کردووە ئەمانی کە ئەچین بۆ ئەوێ قساکەن ئەڵێ چیل بە دۆلارەکەن بکەن بەڵام بیرتان نەچێت دۆلار مڵکی ئێمەیە بۆتان نییە ئەو وڵاتانی کە من سزام لەسەر داناوە دۆلاریان بنێ ڕۆژانە 100 میلیۆن دلار لەم وڵاتەوە ئەڕوا معقولە یەک وڵاتم پێ بڵێ لە دنیای خوایە شوێنی عملە فرۆشتنی هەبێت کاکە گەورەترین فەساد ئەو ڕۆژانەیە کە 200 میلیۆن دلار ئەکەوێتە بازارەوە کەس نازانێت چی دێت بە درێژایی ئەم 20 ساڵە 22 ساڵە لە عێراقا ئەم شتە ڕۆشتووە ئێستاش کە ئەم شتە ئەبێت ئەو گۆڕانکاریانی کابێ ئەمریکا بۆ خۆ زۆر وازحە یەکەمیانەوەیە ئەوێ سنوورەکانی بینی سووریا عێراق لەگەڵ ئەردەنا ئەوە خۆی کۆنتترۆلیکە دووە مۆزع لە سووریا گەڕێ قەنەعەتیان بە رووسیا کردووە رووسیا بچێتەوە بۆ ئەفریقا بۆ قارەی ئەفریقا ئەوە تاوەکو لە نێجەر و مالی و بۆرکینا فاسۆ ئەمانە لەوێ ئەو یۆرانیۆمی کەماوە ئەو بیبا بۆ خۆی لەم لاشەوە ئەو ئیتیفاقیکەی لە بینی بەرازیل و رووسیا و هند و جنوبی ئەفریقا ئەو پێنج وڵاتە هەیە ئێستا وایان کردووەکەوا میسر و ئیمارات و سعودیش لەگەڵ ئەو تەحالوفا بن بۆ ئەوەی دایماڵێنن لە ئێران بۆ ئەوەی کە وەزعێکی تایبەت بێ ئەو شتانە هەبێ کەواتە معادلەکان معادلەیەکی کورد لەنا ئەوە ئەسڵەن کورد مەسەلە نییە کورد وەکو چۆن لە حاڵەت ئینسانیە ئێمە ئەوە تا قوارێکی پشکۆلێ لەرزمان لێهاتووە مەترسی لەسەر قوارەکەی ترسمان لەسەر وەڵڵا کاکە ترسمان لەسەر نییە ترس لەسەر ئەوانەیە کە دەسەڵاتیان بەدەسە و نازانن چی بکەن دەسێکەوتۆتە ئەم لا شکستە دەسێکەوتۆتە ئەم لا شکستە قەنەعەتیش ناکەن لەم بەینا بۆیان بگرینەوە ئێستا ئەگەر بێت و ئەو داهاتانە ڕادەستکەن ئەو جەرد و پاکتاوانە بکەن موچەیەک بۆ خەڵک بێت تۆزێک لانی کەم دۆخی خۆشانە هەوە نابێتەوە ئەیکەن من پرسیار بکەم وەڵا من ڕۆژێک ئەوە لە دانیشتنێکا بوو وتم بەس هەولێر و دۆچی لێ دەکە بەس لێمانی بێنە دەست لژنەیەکی 15 کەسی وعد بێ لە خلالی 3 مانگا ئەگەر هەموو موچەیەرێمی کوردستانمان نەیە ئێمە ئامادین خۆمان بەپێ قانونی عقوبات چۆنمان لەگەڵاکەن لەگەڵ ما بکەن کاکە زانین چ سەروەتی لە وڵاتایە دار و بەرد و ژێرخان سەر زەمین هەمووی ئابووری ئەم وڵاتە ئەوە دەوڵەمەنە ئەوە پارەمان دەزەکەوێت باشە بەڵام ئەوەیە خراپ بەکارێنانی دەسەڵاتە ناتوانن خەڵت میلت کاکە بەعس سەدام 8 ساڵ شەڕی ئێران عێراقی کرد لە ساڵ 5 بودجێ عێراقی بۆ میلەتەکەی بەکارێنە من نازانم جەنابتان ئەگەر ببیتان بێت ڕۆژە بینیتان کارەبا لە وڵاتە بکوژێتەوە ڕۆژە بینیتان ئاو نەبێ بایەکە بایعەکە تا سەر مووس لە برنجەوە تا مووس تا گوێزان بۆ خەڵکی ئەنار دوا نەئەکەوت چجا یەک کەس 1 کیلۆڕۆنی بەنەوەی کردایە ئەبێ بگەڕێنەوە بۆ واقعی بین زیاتر زۆر باشە پێم خۆشە و ڕاشکاویانە بۆ بینەرەکانم هەبێک دکتۆر نەوزات ئەوەی کە لێرە کاک بێستون باسەکاوێت کە هەرێمی کوردستان التیزاماتەکانی خۆی لە ناو چوارچەوەی قانونی بودجیا جێبەجێ نەکردووە جینا وا بواە ئێستا پەرلەمانتاری زۆرمان هەیە لە بەغدا بەشی ئەوە هەیە بچن داوایەک لە دادگای فیدراڵی تۆمارکەم بڵەوە تا هەموو التیزاماتەکانی هەرێمی کوردستان جێبەجێ کراوە بەڵام تا بەغدا پارە نانێرێ خەڵکە کەشمان لەوێ بە 40-50 ڕۆژێک موچەیەک وەرەگرێ فەرموو دادگای فیدراڵی قەرارێکدا ئەمە ڕاستیتیانە
بیرۆکێکی زۆر جوانە بەڕاستی ئێمە نابێت تەنها دەستەویە خەڕاوەسیم بەڵام حکوومەتی مرکزی مماتەڵە دەکات هەر لە بۆ پرۆژه یاسای بودجێ خۆشی بەڕاستی تا ئەو ساڵە بەڕێ دەکا من پێم وایە پرۆژه یاسای بودجە بە شێوەیەکی خشۆک بەرە و پەسەندکردن و جێبەجێکردن دەچێ بۆیە خۆی پەسەندکردنی پرۆژه یاسای بودجە ئەستەم بوو لەوەی لایەنەکان بڕیاری لەسەر بدەن و دەنجی لەسەر بدەن و کۆک بن بەڵام ئەم بارودۆخەنا هەموارەمان تێپەڕاند ئێستا خستنە بواری جێبەجێکردنی پرۆژه یاسای تەنها بڕیارێکی دەوێت بۆی بتوانین هەم پرۆژەکان کە پارەیەکی باشی بۆ تەرخانکەوە 47 تریلیۆن دینار بۆ بەرهێنانە کە ئەمە تا ئێستا ناتوانن دەستکاری بکەن حکوومەتی مرکزی وەلات لە کۆی ئەو 197 تریلیۆن دینارەی کە بۆ پرۆژه یاسای بودجێ ئەم ساڵدان درایە 150 تریلیۆن دیناری تەنها بۆ بودجێ تەشغیلیە ئەم بودجە زەبەلاحا پێمان دەڵێ عێراق ئەو فریاد ڕەسە نییە کە هەرێمی کوردستانیش ئەو هەموو هیوایە لەسەر هەڵبچنێت چونکە داهاتی عێراق بە کۆی گشتی 134 تریلیۆن دینارە داهاتە نەوتیەکەی 170 تریلیۆن دینارە ناونەوتیەکەشی 70 تریلیۆن دینارە کەواتە ئێمە تەنها لەسەر نەوت دەژین ئەگەر جیاکاری لە بینی 170 تریلیۆن و 70 تریلیۆنەکە کۆ بکەینەوە مقارنە بە 134 تریلیۆن دەکا لەگەر 197 کەواتە 63 تریلیۆن دینار کورتێنان هەیە لە پرۆژه یاسای بودجە کەواتە ئێمە 3 ساڵی بەردەوام لەسەر ئەم قەرزاریە دەڕۆین و دەبینین 865 تریلیۆن دینار بۆ خزمەتگوزاری پزیشکیەکان تەرخانکرەوە ئەوە دەبینین بارودۆخی خەستەخانە حکوومیەکانمان چۆنە هاوڵاتیان بارودۆخیان ئەوەندە پەرێشانە لە دەست خەستەخانە ئەهلیەکان دەبینین پرۆژه یاسای بودجە شادەماری ئابووری هەموو وڵاتێکە بەڵام ئێستا ئەو شادەمارە سست کراوە وەستێدراوە ئەمەش ئەم بارودۆخە لەسەر ئەستۆی ڕەوتی سیاسی و بەرپرسانی عێراقەکە بەرپرسیارەتی ئەم بارودۆخە ناهەموار و ناسەقامگیرە نەدەگرنە بن ئەگەر بیر لە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بکەین ڕۆژانە حکوومەتی عێراق ڕۆژانە 33 میلیارد دۆلار زیانی بەردەکەوێت بەڵام ئیستعدادی ئەوەی نییە بێ لەگەر تورکیا بکەونەکە بابەتێکی ڕێکەوتن کە پێم وایە تورکیا زیانی گەورەشی پێدەگات بەڵام وەکو کارتێکی فشار بەرامبەر بە حکوومەتی عێراق و دکتۆر نەوزاد ڕەنگە 33 میلیارد دینار بێت 33 میلیارد دلار زۆر زۆرە دکتۆر بەڵێ میلیۆن دلار ملیۆن دلار بەڵێ بەڵێ 33 میلیارد بەڵێ 33 میلیارد دلار ئەم ماوەیە ملیارات دۆلار زەرەر بە عێراق کەوتووە لەسەر چی لەسەر بە قازانجی برێن جەختکردنی یا هەژمون و شەرعیەتدانی حکوومەتی مرکزی بەسەر حکوومەتی کوردستان ڕاستە و پارەیە هەمووی بەشێکی بۆ کوردستان نییە چونکە بەشێکی نەوتەکانی بیرەکانی و بەرهێنانی نەوتی عێراقیش دەگرێتەوە چونکە 480,000 بۆ 500,000 بەرمیل لە کوردستانەوە هەناردەی نەوتی بەندەری جەیهان دەکرا باشە ئەمانە بۆ عێراق بەجێبێڵین بەڕێز دکتۆر نەوزادەوانە کێشەی عێراق وەزارەتی دارایی وەزارەتی نەوت و مؤسساتە عێراقیەکانن بۆ خەڵکی عێراق بۆ هەرێمی کوردستان ئێستا ئێمە ئەو ڕۆ 25 مانگە موچە نەهاتووە باسی نییە طبعا هیمانجی حەوت ئەمە باسی ئەوەکەین خۆتە زانی پەیوەندی بە بازاڕەوە هەیە بەڕێزت پیاوێکی ئابووری ناسی پەیوەندی بە جیرفانی خەڵکەوە هەیە سبەینێ دووسبەی خەڵک خۆی ئامادە ئەکا بۆ مەکتەب چۆن قەڵەم و دەفتەر و جلوبەرێک بۆ منداڵەکانی بکڕێ ینی ئەوانە گرنگن بۆ ئێمە چۆن ئەمە بکرێ حەو ڕقەمە گەورانە بۆ مؤسساتە عێراقیەکان لێ بگەڕێن بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا کەوتۆتە بەرداشی نێوان تورکیا و عێراق تورکیا لە ئێستادا چەند خاڵێکی وروژاندووە و خستوتە بەردەمی عێراقیەکان بۆ ئەوەی دووبارە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە کەم بابەتێکی بابەتی سیاسین کە من خۆم لە قەرەی ئەم بابەتە نادەم بەڵام لە ڕووی ئابووریەوە تورکیا داوای لێخۆشببوونی لەو سزایە کە لەسەری سەپێنراوە لە نێوان لەسەر بڕیارەکەی دادگای پاریس بۆی
قەرەبووی عێراق بکاتەوە لە هەناردەکردنی نەوتی ئەو چەند ساڵی بەنایاسایی و بەبێ ڕەزامەندی عێراق و تورکیا داوا دەکات ڕێژەی ئەو نەوتەی کە بە بەندەری جەیهاندا دەڕواتەوە بە هەمان ئەو نرخە بێ و خەرجیەکانی هەتا کرێی بۆڕیەکانی زیاتر داوا دەکات و لە بەرامبەردا فشاری گلدانەوەی ئاو و هەندێک بابەتی تر لەسەر ڕووە سیاسی و ئابوووریەکەشی ئەمانەی هەموو کردوتە کارتی فشار لەسەر عێراق لەم نێوانەدا هەرێمی کوردستان هیچ بابەتێکی بەدەستەوە نییە وەزیری خارجیەی تورکیا یا وەزیری نەوتی تورکیاش بێتە هەرێمی کوردستان ئەم بابەتە ناتوانرێت لەگەر بەرپرسانی هەرێمی کوردستان تاوتوێ بکرێت چونکە ئێستا تۆپەکە لە ساحەی عێراق و لە ساحەی تورکیادایە و زیاتر ئێستا بارودۆخەکە لە بەردەم عێراقدایە ئایا ئامادەیە لەم پارەیەکە یا لەم گوژمە پارەیە زۆرەی کە لەسەر تورکیا سەپێنراوە بۆ قەرەبووی عێراق بکاتەوە ئامادە بێ و پارە بدەیە عێراق لەم پارە خۆش بێ یا ئەوەتەیە معلوم بوو کوردستان هێندەیتە هەرێمی کوردستان ئەو زانیاری بەڕێزت زۆر واقعیە کە بەڕاستی تورکیا ڕێگا نادات هەرێمی کوردستان هەموو تەفاسیلەکە بدا و بگەنە ڕێکەوتن چکە هێشتا ئەو پێویستی بەو مماتەڵە پێکردنەوە دەست خۆش بێگەڕۆنە کاکڕێبار ینی کەواتە بابەتەکە ئەو شەڕەیە کە دکتۆر نەوزاد وتی مەسەلەن تورکیا زەخت لە هەرێمی کوردستانەکە و ناوێ شاندەکان بگەنە ڕێکەوتن بۆی ئەو زیاتری دەستکەوێ ئەمە ڕاستەکەیە؟ بەڵێ من ئەوی لە ڕێزت تێگەشتمەوە لەم بەرنامەوە دەرچەیەک بە خەڵک بڵێ کە چارەسەر چییە؟ ئەرەوەڵا خەڵک بۆ هەر نەڵێ ئۆف دەبۆچی چوو بۆچی هاتوو کا مەعاشەکەی من خەڵک لە کا مەعاشەکەی من بە بۆچوونی من زۆر سادە ینی ناکرێ هەموو ئەم کێشانە لە یەک پاکێجا کۆکرێتەوە ینی ئێستا شیەکەینەوە هەرێمی کوردستان ناتوانێت تەحەدای دەوڵەتی فیدراڵی کا و ئیدارەی خۆیدا و موچێ خەڵداوە کۆتای هاتووە تەواو دەستەوەسانە دەوڵەتی تورکیاش ئەو عەقدە 50 ساڵی ئەو هەموو ئیمتیازەی کە لە دەستی بووە و لە بسوێنجی سێوە لە دەستی دەرچووە جارێکی تر حکوومەتی عێراقی ئامادە نییە ئەو هەنگوینەی باتێ ئەویش لە بەردەم دوو حاڵەتە یا تەسیمبوون بە عێراق کە تەسیم نابێت یا ئەوە تا ماتەڵە بە قەنەعاتی من چونکە تاها سیرکە ڕۆژ بە ڕۆژ شروتەکان زیاد دەکا و شروتەکان ئاڵۆز دەکا مەسەلەن پێشتر هەموو مەرجەکان کە بەڕێز دکتۆرەنێکی باس کرد نامێ هەموو دووبارێکەمەوە ئێستا کەیسی ئەمنی و ئاو تێکەڵ بابەتی نەوتەکە بۆیە من بە قەنەعاتی من دەیەوێت ئەماوە بکوژێت ئەمە لە ڕێی وەفدی حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێمەوە ئەکات حکوومەتی هەرێم بەشێکە لەو بابەتە طبعا حکوومەتی هەرێمی کوردستان ئەقتی لەگەڵ یاوە لە بەرژەوەندیەتی بەو حاڵەتە بڕوا بە قەنەعاتی من ئەوە بۆ چوونی خۆمە تورکیا دەیەوێت ئەم ساڵ و دووسێ مانگە تەپەڕێنێت تا 2025 ئەو عەقدەیکە لەگەڵ عێراق هەیەی بۆ هەناردی نەوت لە ڕێگەی سۆمە ئەو عەقدە کۆتایی بێ و جارێکی تر بە شێوازێکی تر نەخشەکە داڕێژنەوە ینی خوێندنەوەی من بۆ چونکە هەموو شەرتەکان تەعجیزین و قابلی جێبەجێکردین ئەمە تورکیا عێراقیش ناتوانێت ئێستا عێراقی دووسێ ساڵ پێش ئێستا نییە هەر هەڵەیەکە حکوومەت لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە هەر هاوڵاتێک یا پەرلەمانتارێک دێت سکاڵا لەسەر حکوومەت تۆمارەکەوە کەیسەکەی لێ دەکات بەخۆری لێ باتەوە بۆی حکوومەتی عێراقیش ناتوانێت چاوپۆشی بکات چیتر و ئەو هەموو بابەتەی کە لە یاسای بودجا کۆکراوەتەوە من بەرپرسیارەوە سەر قسە هەتا جێبەجێ ناکرێت و ناتوانێت جێبەجێکرێت بۆیە باشتر وایە کەیسەکان جیا بکرێتەوە لە داهاتی عێراق پشکی هەرێمی کوردستان بە تایبەتی موچە بدرێت و کەیسەکانی تر جیا بکرێنەوە لە ڕێگەی دادگاوە بڕیار بەدەستانی فرۆشی نەوتی هەرێمی کوردستان و ئەوەی کە داهاتیان نەژرەسا بووە بە هیچ شێوەیە ئامادەنین هەموو ئەو داهاتە کەشف بکەن و مەسارەکەی دیاری بکەن و ئەمە چێتە بابێکی قەزائیەوە و ئەبێت چێتە بابی گەندەڵیەوە و خەڵک دەبێت خەڵک لە بڕیار بەدەستان جیا بکرێتەوە ژیانی خەڵک جیا بکرێتەوە دواتر بابەتی نەوت و لە باڵێن لە دوای بسوێنجی سێوە بەجیا تەعامل لەگەڵەکە پێش بسوێنجی سێش لە ڕێگەی دادگاوە کەیسەکانێک لای بکرێتەوە ئینا بڕیار بەدەستان لە هەرێمی کوردستان هیچ کاتی ئامادە نابن خۆیان ڕادەستی بابەتە دەسوش کاک بێستون ئەمە وێڕای ئەو هەموو دەردەسەریە ئێستا دوێنێ پێرە کادرێکی یەکگرتووی ئیسلامی ژیراوە ئەمڕۆ ئەڵێن لەبەرەوەی پەیوەندی بە پەکەکەوەیە پەکەکەش حێزێکی کوردیە و ئەمڕۆ باسی یاسایەکەن بە ڕێزت پارێزەری من ئەمەوە دەرفەتە بقۆزمەوە پەیوەند بە مەوزوعی تورکیا وەرێمەوە ئەڵێن مادەی 23 مادەیەکی نازانم چۆنی ئەگەر وڵی من تەسەوڕەکەم ئەو کە بڵاو کراوەتەوە غەڵەتێکی ڕقەمی بێ شتیوان نییە ئەوەی کە باز دەکرێت ئەو قانونە مەسەلەی لەدایکبوونی مناڵ و شتیوایە ینی ڕەتی نییە بە مۆزوعەوە بەس من تەسەوڕەکەم تەسریحەکە غەڵەتی تیابێ بەنووسراو هاتووە نووسراوەکە لە بەردەستمە هەیە کاکە خۆ ئەوەی لەوەیە خۆمی قانونینی و خۆمی دارینی و ڕێزمەیە بەخواچی خۆیان نەبێ دای نانێن ئەو شتانە بکەن
هذا يشتك كمسيس يعني بەڕاستی ئەمە مەبەستم لەوەیە ئێمە خەریکی یەکتر خواردنیشین یەکتر لە ناوبردن من حەزەکەم بزانین بەیەکشت بڵین ئێمە بەڕێگایەکە ئاڕین منطقی تیان نییە ئەوەی حەڵاڵە بۆ خۆم بەشەکەی تۆژەرە خۆم ئاخر ناکرشتیوە تۆ ئەڵەی کاگربار ئەڵێ ئێمە بێ خەڵک جیاکەینەوە کاکە خەڵک ئەمە ئەم دەسەڵاتی داناوە هەر خەڵکی ژەم دەسەڵاتە لە ئابە باشە ئێستا هیچ مؤسسەیەک نەماوە لەم کوردستانە ئێمە بتوانین گۆڕانکاری بکەین لەم دەسەڵاتەیە من لێرەوە مەسوولم لەم قسەیە هەتا قانونی بودجە مادەی 12 هەر چوار فەقەرەکە ئەلف با جیم دال حکوومەتی ئەمەرێمی کوردستان ئەمەی کە ئێستا هەیە لەو ماوەی کە بۆی دانراوە پلە بە پلە تەدریجی تەطبیقی نەکە ئەم وەزعە نەعلاقی بە مەسەلەی تورکیاوەیە چونکە بە شتێک هەیە لە قانونی دەولیە قەرزی کوێت کە بوو بە قەرەبووی کوێت خۆ یەکسەر لە عێراقیان نەسەن لە 2023 تا ئێستا ئێمە هەر قەرز دەینەوە ئەو قەرزەش کە ئێستا خۆ تورکیا بوخچەی بۆ نەکردێتەوە بڵێ عێراق تخوا لێم مەسەنە یا ئەوەی کە یاوێتی بە هەرێم کاکە باسی و قەرزە بۆ ناکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان لە تورکیای وەرگرتووە ئاخر با منطقی بین ئێوش پاریاوە بە ئێمە قەرزار بووین فەرموویە قەرزەکەی کردووە یاخر ناکرێ اینجا یەک مەقسەد ئێمە من زۆرم پێچە زۆریش لە قانونەکانەوە وەڵاکەین بەداخەوە حاکمیشمان تایە ئەوڵەیەەکە هەر شتێکی نەبێ لە بچین بۆ محکەمەی اتحادی من دەیان جار وتومە مەسەلەی بودجە و خستنە سەری گواستنەوەی موچەی فەرمانبەران بۆ بەغا لە ڕێی محکەمەی اتحادیەوە ڕەت دەبێتەوە بۆ چونکە تۆ قوارەیەک هەیە نظامی خۆی هەیە تعلیماتی خۆی هەیە ئەنزیمەی خۆی هەیە قوانینی خۆی هەیە تۆ لێرە پەرلەمانی خۆی هەیە حکوومەتی خۆی هەیە محکەمەی خۆی هەیە ناکرێت تۆ هەموو شتەکانی بێژەوە دوای لەوەی اختصاصاتی محکەمەی اتحادی نیە ئێمە هەر شتێک محکەمە ڕێخۆڵە بە کێشە یاخوا کەس نەچێتە لەکەیەوە ئەم قانونی نەوت و غازەکە یەکلا بووە 10 ساڵ زیاتری خایەنەوە کاکە ئێمە ئانی ئەبێ خطەی ئانیمانە بێ خطەی ئانیەکە ئەوەیە ئەمانە بودجەی قانونی بودجەی گشتی عێراق کە خۆیان پەرلەمانتارەکانە نوێنەرەکانیان بە ناوی هەمومانەوە دەنگیان پیاوە ئەوەی کە مولزەمە پەیڕەوی مادەی 12 بکە حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگەکانیەتی لە مقابلیشە مەقاسا ئەکرێت و موچە لە کاتی ئەوە نەبێ موچە نییە هەش بێ ئاوایەکەی بینی یعنی وای لێ ئەبێ بە وەرزی یعنی لە ساڵەکە چواکە ڕەت موچەیەت ئەنجا بەچی بەشی چیەکە بەشی خواردنەکە بەشی خواردنەوەکە چینەکە مشکلی حکوومەتی عێراقی نییە لەوێش زەختیان لەسرە خۆزگە من بمێنایە وەڵڵی کۆمەڵی اختراعیان کردووە زۆر خراپتر لەمە لە قاڵبمانەیەن من تەمەناکەم لەگە یعنی هەر پەرلەمانتاری شیعەن اختراحیان کردووە کە چیتر بکەن یعنی چیتر بکەن بە عالەمی ئاشکراڵێن ئەڵێن دوو بنەماڵە هەیە چەند ساڵە ئەی خۆن وان بیانە بەردەممان کاکە ئەم پارانە چی لێهاتوە بە ئەو خەڵکە ڕزگاری بێت حیالە سەڵابانی محەممەد بە ئاشکرا خۆشە کاکەەوە حکوومەتەکەش داوایەوەکە شیرینیتان وەرگرتو فەرمو بێن چیتان لێ کردووە پرۆژەکانتان هەموو پرۆژەکانتان ستی و شوقە و خانووی لایە کوا معمەلەکانتان کوا زراعەتان کوا کشت و کاڵتان لا دێتان نایێش کشت و کاڵتان نێش ئاژەڵداریتان نێش هیچ شتێکمان نییە هەموو شتێکمان هەر بۆ بە بودجە و هەموو مشکلی کوردیش بۆ بە بودجە و موچە ئەخوڵای مشکلی ئێمە ئەوە نییە زۆر جزئیە زۆر بۆ کەس باز لە نیشتیمان ناکاتەوە بۆ کەس کاگوستن بەخوای ئێستا بەرنامە لەسەر ئینتیمان نیشتیمانی بکات دوای بەرنامە مەسیجێکم بۆ دەڵێی موچە کارەسات 200 ساڵ لە پەیماننامەی لۆزان کە کورد دابش کرا بۆ چوار بەش ئەوانەی کە چوون میوانی کورد بوون لەوێ 4 ئاڵایان برد تەکیدیان کردەوە کە 4 ئاڵاکە ئێستا لە باتی ئاڵایەکی کوردستان 4 ئاڵایە لە باتی 4 بەش ئێستا 6 بەشە زۆر سپاس بۆ بەڕێز بێستون حەمەد ساڵح پارێزەر ڕاوشکار سپاس بۆ بەڕێز ڕێبوار محەممەد شارەزای بواری نەوت و گاز سپاس بۆ بەڕێز دکتۆر نەوزاد هەمەوەندی شارەزای کارجێڕوو ژمێریاری سپاس بۆ سێ میوانی ئازیزم بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە بەڕابێ ڕاهەنمان پێشکەشکردن هیوادارین جومعە سەعیدەمان تێک نەدابێ و ڕوونکردنەوەی باشماندا بە کاردۆستۆ خۆی ئەرچی ئێمەش لە ئەعلام هەر ڕاستیەکانە ئێوە ئەمانەتی خوای گەورە بن ئینشاڵڵا شتێک باشە بێ و خواتان